عێراق ساڵێکی پڕ لە ڕووداوی بەڕێکرد. سەرەتای ساڵەکە با کوژرانی فەرماندەی فەیلەقی قودس و جێگری سەرۆکی دەستەی حەشدی شەعبی دەستی پێکرد و کۆتایەکەشی بە دابەزاندنی بەهای دینار بوو. ڕۆژی سێی کانونی دووەم لە ئەنجامی هێرشێکی ئاسمانی هێزەکانی ئەمریکا هەر یەک لە قاسم سلەیمانی فەرماندەی فەیلەقی قودسی ئێران و ئەبوو مەهدی موهەندیس جێگری سەرۆکی دەستەی حەشدی شەعبی لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کوژران. لە یەکەم کاردانەوەدا پەرلەمانی عێراق لە دانیشتنێکی نائاساییدا و بابەشداری تەنها کوتلە شیعەکان یاسای دەرکردنی هێزەبیانەکانی پەسەند کرد. لە ڕۆژی هەشتی ئەو مانگەشدا ئێران وەک تۆڵەکردنەوە لە کوژرانی قاسم سلەیمانی دەیەها موشکی بالیستی ئاراستەی هەردوو سەربازگەی عین ئەسەد لە ئەنبار و هەریر لە هەولێر کرد کە هێزەکانی ئەمریکای تیادا جێگیر کراون. با درێژایی ساڵەکە هێرش بۆ سەر هێزەبیانەکان و نێردە دیبلۆماسیەکان بە تایبەتی پاڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا بەردەوام بوو. واشنگتۆن، تاران و گروپەکانی سەر بە کۆماری ئیسلامی بەو هێرشانە تۆمەتبار کرد. هەر لە ساڵی 2020دا کوشتن و کردنە ئامانجی چالاکوانان بەردەوام بوو. لەوانە ئەحمەد عەبدولسەمەد ڕۆژنامەنووسی دیار و ڕیهام یعقوب کچە چالاکوانی بەسرە و هیشام هاشمی نووسەر و توێژەر کوژران و گروپەکانی نزیک لە ئێرانیش بە کوشتنیان تۆمەتبار کران. ئەگەرچی خۆپشاندانەکان هاوشێوەی ساڵی پێشتر نەبوون، بەڵام چەند جارێک هاوڵاتیان ژانە شەقام و لە هەندێک شوێن گرژی هاتە ئاراوە، بە تایبەت لە نەجەف و ناسریە کە ئاڵۆزی لە نێوان لایەنگرانی سەدر و خۆپشاندەران بووە هۆی کوژران و برینداربوونی دەیان کەس. دوایەوەی بەهۆی خۆپشاندانەکانی ساڵی 2019ەوە عادل عەبدولمادی دەستی لە سەرۆکایەتی حکومەت کێشایەوە، دوو هەوڵی پێکێنانی حکومەت شکستی هێنا و دوجار مستەفا کازمی لە مانگی نیساندا ئەو پۆستەی وەرگرت. بڵاوبوونەوەی کۆرۆنا شەکێکی تر بوو لە ڕووداوەکان. سەرەتای سەرەڵدانی ئەو ڤایرۆسەش بۆ یەکەم جار لە عێراق لە شاری نەجەف بوو. خوێندکارێکی ئێرانی زانستە ئیسلامیەکان توش بوو کە بە مەبەستی خوێندن هاتبووە ئەو شارە و بە درێژایی ساڵەکە نزیکەی 600,000 حاڵەتی توشبوون و زیاتر لە 12,000 حاڵەتی مردن تۆمار کران. لە ڕووی ئابووریشەوە لە ژێر ئەو دۆخەی کە کۆرۆنا دروستی کردبوو بەهای نرخی نەوت بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و بۆ خوار $20 دابەزی. ئابووری عێراقی زیانێکی گەورەی بەرکەوت و کاریگەری کرد لەسەر بازاڕ و بژێوی خەڵک و بۆ هۆیەوە لە دوای 17 ساڵ موچەی فەرمانبەرانی عێراقیش بۆ 2 مانگ دواکەوت. بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە حکوومەتی عێراق چەند ڕێکارێکی گرتەبەر، لەوانە دابەزاندنی بەهای دیناری عێراقی ئەوەش کاردانەوە و ناڕەزایەتی بە دوای خۆی دایەنا. لە کۆتایی 2020 لێکەوتەکانی پێشهات و ڕووداوەکانی ئەو ساڵە بەدی دەکرێن. لەلایەکەوە ئەگەری یەکلاییکردنەوەی ململانیەکانی ئەمریکا و ئێران لەسەر خاکی عێراق لە ئارادایە، لەلایەکی ترەوە هاوڵاتیان لە چاوەڕوانی پەسەندکردنی بودجە و هەروەها گەیشتن و دابەشکردنی ڤاکسینی کۆرۆنادان.